یارمەتی یەکدی بدەن دائیمەن لەسەر ئیشی چاکە لەسەر ئیشی خێر و یارمەتی یەکتری مەدەن لەسەر خراپە و گونا و کاری نابەجێ. مامۆستا کودرە شایدی لەسەر خارتدا کە تکرارت کردەوە سەلمان دکە کە خارت کودرە شمشارژانێکی باشە دەزانین شمشار دێدا و ئەتوش مامۆستا ئاینی قەسیدەی شعری شتێکی خۆش ئەگەر لەو مامرێ مەمنون دەبین. واللهی دیارە خاری شاید لەسم دەگوت کە دەنج خۆشە ئەوش ئەوە خۆیت ئەوە کردو کوبرەی ئەنی شتەکەی لەسەر تۆرە بە تۆرە قازانجی زۆرە بەسە من بەڕاست کاک سەرکار تەقریبەی نێزیکە یەک مانگە ئەو پەتەیام گرتیا ئەو پەتەیاشم گرتیا پێشی خود بم تقریبەی نیو سعات 20 دقە تێ ئەپەڕی زیاتر کە ئەو پەتەیام گرت دوو خود بە خود بکەم 13 دقە بێ 16 دقە ئەمە گۆڵا خەرگە دوایەکەن هەر نەخۆش بی و بە خود بە کورد بی خاچی ئێستار ماشەڵا مەشغوڵی ئیش و کەسابەتە وتاری کورت و ئەوەیە زانم شار بە کورتی ئەمرەکەم لە خزمەت جەنابتاندا والله خزمەت لەمەوە شتێکی خۆش بی لە بۆ مۆلە و بینەران ئەگەر بخۆت بزانن چ دەزانی پێ باشە مادەما تازە خارج تاکید کردەوە زەدەبی خارج بجێتەوە مەولایسەی لە کولۆریم تۆ دائیمەن وا کە لە مەجلیسا مەولایسە ئەمە خارج بوردی سەر زمان بسم الله مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي قولي باغي دلم تقول من بولم لباس بوري دلم خندابك بارزا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مام زفر أو ما كيف بدي أتوكوي وزعت كوا زور باش زور پێشەشی بەخێراتش گەرمتانێکم زۆر بەخێرێن سەر و سەر چاوم زۆر بەخێرێن بەڕاستی گەورەتان کتین ئەگا جەنابتان بۆ لای ئێمە هات زۆر بەخێرێن سەر و سەر چاوم ئەمە زۆر خۆشحاڵن ئەمە بەرنامەکەمان بەناوی ئاواییە لە کەناڵ دیمەن کە ئێرەمە هەربژاردیا یەکیش لەو جیانێک کە لە خوارێ باسێک وتە مام زەفەر پیاوەش قسە خۆش گوتمان باسی نەکەنی قسە خۆشمان لێ بکاتن ڕۆژانە بەچ خەریش مام زەفەر یاخۆ بەخێرێن سەر وەڵڵی ڕۆژانە ئەم لە تاکو ئێستا داوامی پێشمەرگایەتیمە بووە قەلبی ساغویت تا ئێستا بەردەوام لەسەر خەباتی پێشمەرگایەتی ئێستا وەکوێن لە مارێمە و لەوەدا دەڕاستی وەدای باخچە و شتم هاشەمەیە باخچە و شتتە بەڵێ دەست خەریکی ناو باخچێم و لە خۆم پێ خۆ خافرین نەخۆ ئیش و کاری وا ناکەم بەڵام خۆ پێ وا خافرینم چ تێ لە باخچێ وەڵا وەکو هەنجیرە هەنارە مێوە ئەو شتانەیە یعنی وەت کرد بە کوردەکەی وەختی ترێ و هەنجیران بینەوە لە خزمەتدامە هەر کاتی دێن ماری خۆتان زۆر بەخێن سەر عزیزی سەلامەت ئینشاءالله ئەجە مام زەفەر کو دەرێ برادەرەکەم گوتی مامۆستایەکی ئاینی هاتەمانمە گوت مامۆستای زۆر قسە خۆش بوو گوتی ئەمە سەو زەمان هینە و ماستا و ماهینە ئامای و سفرەمەدان گوتی کا کوڕم وەرەوەرە گوت پارچەرم وشە و کوڕم گوتی کوڕم ئەساسەکەی بینە وازە سەوزەمە وەزان بینە یعنی مەبەستی برنج گۆشتەکە بوو ئەمە لە خۆشەی شمشارەکەی زەیمە هەلە شمشارەکەیە بە قورئانە مەژ شوهانیمە بەڵام لۆ خۆم دەبی لە ماڵێ هەیە لە ماڵێ لۆ خۆم خۆ پێ وا خافێن خوارزە شایدی لەسەدای گوتی شمشارژەی باشە لە بەدرین گۆشتێک هەر دەرێ ئینشاءالله دەستەکات خۆش زۆر بەخێرن سەر چاوم